ئەو مادەیە دەخەینە دەنگدان لە دەرەوەی هۆڵی پەرلەمان بەشەیەک لە ڕێکخراوە مەدەنیەکان هەوڵەکانی خۆیان چڕ کردوتەوە بۆ فشار خستنە سەر پەرلەمان تا لە ماوەیەکی نزیک پرۆژه یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خانەنشینی تێپەڕێنێت. دەمانەوە لە ڕێگای پەیمانگاوە کەوا زەختێک یان کەوا وا بکەین کە ئەم یاسایە جارێشتر بخرێتەوە بەردەم پەرلەمان و حکوومەت بۆی کاری لەسەر بکرێت بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە. پێویستمان بەتوانای ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی دەبێت کە بتوان فشار بخەنە سەر پەرلەمان بۆ ئەوەی ئەم یاسایە بە شێوازی خۆی دەربچێت. سەرۆکی لێژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئێستا پرۆژەکە ئامادە و ئومێدیش زۆرە لەم خولەی پەرلەمانی کوردستان پرۆژە یاساکە تێپەڕێنرێتن و بە پەسەندکردنیشی دەبێتە پاڵپشتێکی باشی سیستەمی بایۆمەتری کە ماوەیە کە حکوومەت هێرێمی کوردستان جێبەجێ دەکات. ئەو ماوەی کە ماوەمانە لەم خولەدا بتوانین جاریکە لە ناو پەرلەمانی کوردستانە گفتوگۆی دەربارە بکەینەوە و راپۆرتی کۆتایی لەسەر بکەین و ببینە ناو هۆڵی پەرلەمانەوە بۆی پەسەندیکەین لەبەرەوەی خاڵی زۆر گرنگی تێدایە خاڵی زۆر باشی تێدایە خەرجی ناشایستە کەمە کاتەوە ئیشوکاری حکوومەت ڕێکە خاتەوە ئەوەی حکوومەت بە بایۆمەتری کردوێتی بۆ ئەوەی سیستەمی بایۆمەتری سەرکەوتن بەدەست بێنێ ئەم پرۆژە یاسای چاکسازیە بەشێکە لەو سەرکەوتنە. قەیرانی دارایی حکوومەت هێرێمی کوردستانی ناچار کرد پرۆژەیەک ئاراستەی پەرلەمان بکات ئەندامێکی داواکاری گشتی لە هێرێمی کوردستانیش ڕای وایە پرۆژە یاسای چاکسازی ئەنگاوێکی جدی دەبێت کە لەو ڕێگەیەوە موچەخۆری شایستە دیاری دەکرێت. بەپی ئەم ڕەشنووسیان ئەم پرۆژەیە ئەم جیاوازیانە هەمووی لا دەباتن و جارێکی تر پێداچنەوە بە هەموو ئەو پلانە دەکرێتن کە کەسێک فەرمانبەرێک بەبێ ئەوەی شایستەی بوو بیتن وەری گرتی بیتن یان ئەو جیاوازیە لە موچە هەیە لە موچەی خانەنیشی هەیە لە نێوان پلە باڵاکان و فەرمانبەرانی ئاسایی تر. پرۆژە یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خانەنشینی لە هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە هەموو لایەکی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. پەرلەمانی کوردستانیش دوای چەند دانیشتنێک پەسەندی کرد بەڵام بەهۆی تێبینی لەسەر بەشێک لە مادەکانی جارێکی تر پێداچوونەوەی بۆ کرد و چاوەڕوان دەکرێت لە دانیشتنەکانی داهاتووی پەرلەمان بڕیار لەسەر میکانیزمی پەسەندکردنی ئەو پرۆژە یاسا بدرێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.